بسم الله الرحمن الرحیم. برا پێشمەرگە و پاسەوانە بەڕێزەکانی کوردستان، بەڕێزانی پۆلیس و پۆلیسی هاتوچۆ و ئاسایش و دەستگاکانی ئەمنی بەگشتی، دەنگدەرانی تایبەت، سڵاوی خواتان لەسەر بێ. پاش چەند سەعاتێکی تر سەرەی ئێوەیە کە هەڵوێستی خۆتان دیاری بکەن، دەنگ بۆ پاڵێوراوەکانی لیستەکان بدەن. ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە لیستی ١٩٠ی بەرەو ئیسلاح چاوەڕێی دەنگی ئێوەین، چونکە ئێمە چاکمان لەبیرە کە ئێوە هەمیشە زەحیە و قوربانی دەستی بڕیارە سەقەتەکانی سیاسیەکان بوون. خۆتان پارێزەری ئاسایش و ئەمنیەت و شکۆی نیشتیمانن. خۆتان خەتایەکتان نییە، هەمیشە مزەحی بوون، هەمیشە لە خزمەتی نیشتیمان و گەلا بوون. ئەگەر هەڵەیەکیش بوو بێ لە ئێوە نییە. ئێوە هێزێکی نیشتیمانین، ئێوە حەقی پاداشت و ڕێزلێنانتان هەیە. ئەبوو هەموو لایەکمان، هەموو هێزە سیاسیەکان، هەموو گەل و نیشتیمان بەگشتی بەڕێز و بە نرخاندن سەیری ڕۆڵی ئێوە بکە، بۆ ئەوەی کە چاکساجیەکی ڕیشەیی دروست ببێ لە بڕیار بەدەست، بڕیار مرکزی بڕیار لەو کوردستانە، بۆ ئەوەی ئێوە ئیشی میهەنی خۆتان باشتر، ڕێک و پێکتر، دوور لە هەڵە و پەڵە دەنگ بدەن بۆ لیستی ١٩٠. ئەو لیستەی کە ئێوەی خۆشەوێ تەقدیری ئێوە ئەکا و هەمیشە هاوکاری ئێوە بووە. جارێکی تر سڵاوی ڕێز و حورمەت بۆ ئێوە، بۆ خانەوادەی شەهیدان، درود بۆ گیانی پاکی شەهیدان، درود بۆ ئەوانەی کە شەونخوونی ئەکێشن بۆ خزمەتی ئەم گەل و نیشتیمانە، بۆ سەقامگیری و ئاسایشی ئەم نیشتیمانە، بۆ سەقامگیری، دادپەروەری و یاسا سەروەری لەم هەرێمە. جارێکی تر سوپاس، چاوەڕێی همەتتانین. لیستی ١٩٠ بەرەو ئیسلاح هەڵبژێرە.